ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەیەکدا جەخت لەوە دەکاتەوە پێویستە هەرچی زووە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و کابینەی هەشتم ڕێک بخرێتەوە با چاکسازیەکی ڕاستەقینە لە دام و دەستگاکانی هەرێمدا کە بە سەرەتایەک بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە یەکی ئەداتەوە. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هۆشداری لەوە دەدات گەربێت و پەلە نەکرێت لە هەنگاوی پێویست بۆ چارەسەرکردنی کێشەکان لەوانەیە بارودۆخەکە هەمووی لەدەست بچێت. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئاشکرای دەکات حیزبەکەی سوورە لەسەر هەڵوێستە سیاسیەکانی ڕابردوویان و ئەوەی لە ڕابردوو وتویانە لە پێناو بەرژەوەندی خەڵکدا بووە و نایگۆڕن. ئەنجومەنی سەرکردایەتی لە دوای تاوتوێکردن و هەڵسەنگاندنی ئەو پەیامەی کەوا کاک فواد حوسێن هێنابی و هەروەها ڕایگەیاندەوە بە جنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە دوجاردا ئەنجومەنی سەرکردایەتی ڕایسپارت بە ئەنجومەنی سیاسی بۆ ئەوەی ئەنجومەنی سیاسی لە ئایندەیە وەڵامی پەیامەکە و هەروەها داخوازی و داواکاریەکەی ئەوان باتەوانێ و وەڵامێکیش بێت بۆ ئەمڕۆ هەورێمی کوردستان و گونجاو بێ و بتوانین پشت بەخوای پەروەردگار بە هەموو لایەکمانەوە ئەو وەزعە چارەسەر بکەین و هەروەها ئەو وەزعە لەو چەق بەستووە بینە دەرەوانێ و هەروەها خەڵکانی هەرێمی کوردستان بەگشتی دڵخۆش بکەین. هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە هەتاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ هەڵوێستێکی نەگۆڕن چونکە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی شەرعی و واقعی بوون چ لە ڕابردووە چ لە ئێستادا. بۆیە ئەو هەڵوێستانی کۆمەڵی ئیسلامی کە لە پێشوودا تەبەنی کردووە ئێستاش بەردەوام دەبێت لەسەری. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سپاسی ئەندام و کادێرانی دەکات کە لە ژێر هەڕەشە و ڕەفاندن و بوونی قەیرانی دارایی قوڵدا سوورن لەسەر کار و چالاکی خۆیان و ئەوەشی دووپات کردەوە. ڕەفاندنی دوو کادێرەکەی لەلایەن ئاسایشی پارتیەوە تەصفیە حساباتی سیاسیە بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی و داواش دەکات هەرچی زووترە ئازاد بکرێن. گومان مەسئلەی گرتنی ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی ئەمە بۆ یەکەم جار نییە لە کوردستانە ڕوودەدا و هەروەها دووهامین جاریش نابێت بەنسبەت ئەو دوو کادیری کۆمەڵی ئیسلامیەوە کە پێش ماوەیەک لە هەولێر گیران ئێمە ئەو کاتە ئەنجومەنی سیاسی بەیاننامەی لەو بارەوە دەرکردووە و ئەمڕۆژ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەربارەی دوو کادیرە ڕفێنراوەکانی کۆمەڵی ئیسلامی چونکە لە ڕاستی ئەمە پێمان وایە ئەو دوو کادیرە ڕفێنراون بە شێوازێکی نایاسایی ڕفێنراون کۆمەڵی ئیسلامی تاکیدی لەسەر ئەوە کردوانێکەوە لە ڕێگەی سیاسی و هەروەها لە ڕێگەی تایبەتەوە لە کەناڵی خۆیەوە کار لەسەرەوە بکە کە ئەو دوو کادێر ڕفێنرانەوەی کۆمەڵی ئیسلامی کە بە ناحەق گیراون لە لای ئاسایشی پارتی دموکراتی کوردستان لە سنووری هەولێر بە زووترین کات ئازاد بکرێن چونکە لە ڕاستیدا ئێمە یەکەم پێمان وایە ئەمە تەصفیە حساباتی سیاسیە لەسەر موقیفەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردووە لە پرسە سیاسەکانی کوردستانە لە پرسی هەرێم و هەروەها لە پرسی پەرلەماندا هاتووەتە ئاراوە. کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان لا کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتیدا کۆمەڵی ئیسلامی جەخت لەوە دەکاتەوە کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان پێشەوەی کارێکی سیاسی بێت بە واجبێکی دینی دەزانن. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هەڵوێستە ڕاشکاوانەکەی توانیوێتی خۆی لەبەرەی خەڵکو و بەرژەوەندیە گشتیەکاندا بێڵێتەوە و لەو پێناوەشدا باجی داوە و ئەوەشی لا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیدا ڕەنگی دایەوە ئەو حیزبە ڕەفاندنی ئەندامان و هەڕەشە و دەستگیرکردن و قەیرانی دارایی لە ڕاگەیاندنی هەڵوێستە ڕاشکاوانەکەی ڕایناگرن. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.